ئەمڕۆ لە باشووری کوردستان چەند چالاکیی تایبەتمان بە ئەنجام گەیاند. یەکەم چالاکی چاندنی دوو نەمان بوو و دواتر پشیلەیەکی بێ سەرپەرشتی بێپەناگەمان لە ڕێکخراوی پاکۆ ڕێکخراوی ئاژەڵ پارێزی لە سلێمانی وەرگرت و دواتری ژمارە گوڵی سروشتیمان بەسەر هاوڵاتیانە دابەش کرد و بە پاسکیلیش بەڕێکەوتین لەگەڵ گروپێک لە پاسگیر سواران لە سلێمانی بەڕێکەوتین بۆ ساوڵەکەی سلێمانی و دواتریش بۆ بەردەم شارەوانی سلێمانی کەمە بەسمان لەم چالاکیانە هاندانی ئەندامانی کۆمەڵگەی بۆ پارێزگاریکردن لە ژینگە و بۆ پارێزگاریکردن لە درەخت و ڕوبەرە سەوزایەکان و بۆ پارێزگاریکردن وەربیان لە خۆگرتنی ئەو ئاژەڵانی کە بێپەناگە و بێسەرپەرشتن و بۆ هاندانی ئەندامانی کۆمەڵگا بۆی کە پاسکیل بەکاربێنن لە جیاتی ئۆتۆمبیل. هەستێکی خۆشمانێت تەبعاان بیرۆکەی ئێوە پاراستنی ژینگە بووە.